بۆچی گەنجانی کورد لە هەرێمی کوردستانەوە بۆ جەنگ ڕوو لە سووریاکەن؟ ڕاهەندە سیاسی و ئاینیەکانی ئەو پرسە چین؟ گوتاری سیاسی و میدیایی چ لایەنێکان دەری ئەو گەنجانەیە کە ڕوو لە وڵاتەکەن؟ لەگەڵ نزیکبوونەوەی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان، شاری هەولێر دەکەوێتە کوێی ململانی لایەنە سیاسیەکانی هەرێمەوە. هەولێر لە نێوان پایتەختی بڕیاری سیاسی هەرێم و چەقی ململانی لایەنەکاندا لە هەڵبژاردنەکانی داهاتوو. دوای تێپەڕبوونی زیاتر لە 7 مانگ تا ئێستا پرۆسەی دامەزراندن لەسەر بودجەی ئەم ساڵ دەستی پێ نەکردووەتەوە. هۆکارە کارگێڕی و یاساییەکانی پشت سستی بەڕێوەچوونی پرۆسەی دامەزراندن چین و ڕۆڵی دامەزراوەکانی حکوومەت لە ئیدارەدانی پرۆسەکە چۆن بووە؟ مانشێت ئەم شەو کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.